عن تاريخ 6 من حزيران من عام 2021 موعدا لإجراء الانتخابات النيابية المبكرة. سەرەتای مانگی 6 ساڵی داهاتوو بڕیارە عێراق بە کوردستانیشەوە بە هەڵبژاردننی پێشوەختە گوزەر بکات. لەو نێوەندەدا هێزە سیاسی کوردیەکان لەسەر هەڵبژاردننی پێشوەختە و یاسای هەڵبژاردنەکان بۆ چوونیان جیایە. دڵپاک تاهیر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت کێشە گەورەکە ئەوەیە ئەگەر کورد یەکدەنگ نەبێت ئەم هەڵبژاردنە پێشوەختە بە زیانی کورد تەواو دەبێت. تێبینی ئەوەکەین کە ئەم یاسایە گۆڕانکاریێکی گەورەی تایە لە مەسەلەی بازنەکانی هەڵبژاردن. هەندێ لایەنی سیاسی هەیە ڕەنگ بێ زەرمەند بێ لەم یاسایە. بۆیە ئێستا دەنگۆیەکەیە لەوەی کە هەوڵێک بدرێ بۆ ئەوەی تعدیلاتێک لە یاساکە بکرێ بە تایبەتی لە مەسەلەی دابشکردنی بازنەکانی هەڵبژاردنە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە پێناوی بەرژەوەندی باڵای نەتەوایەتی میلەتەکەیە ئامادە بووە بۆ هەموو هەماهەنگێک بۆ هەموو هاوپەیمانێتیەک. بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی دەڵێت بیرۆکەیەک هەیە بۆ هاوپەیمانی هێزە کوردیەکان ئەگەر لە هەرێمی کوردستانیش نەبێت لەسەر ئاستی ناوچە دابڕاوەکان ئەو هاوپەیمانیە لەدایک ببێت. بیرۆکەیەک هەیە و هەندێک ئیشیشی لەسەر کراوە بەڵام دارە نەگەیشتۆتە ئەنجام کە پێویستە ئێمە هەموو پارتە سیاسیەکانی کوردستان هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێز بین بەیەکەوە لە پێناو بەرژەوەندی باڵای نیشتیمان و نەتەوەکەمان و بەرزترگرتنی ئەم بەرژەوەندیە لە بەرژەوەندی حزبی و شەخصی جارێ نەگەیشتوینە ئەنجام بەڵام هیوادارین کە ئەم گفتوگویانە لە داهاتوو سڕ و پڕتر بکرێ و نەتیجەیەکی هەبێ بۆ بەرژەوەندی کوردستان. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش لەگەڵ تەبایی ناوماڵی کووردە فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی و حیزبە پێی وایە ئەو یاسایی کە بڕیارە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عێراقدا بنرێت دەبێت لەگەڵ ئەمری واقعی عێراق یەکانگیر بێت. ئاخۆ ئەو یاسایی کەڵبژاردنەکانی پێدەکرێت لەگەڵ واقعی حاڵی عێراق و هەرێمی کوردستانە دەگونجێت چونکە هەر شتێک بهێنیتە ناو حاڵەتێک ناو وڵاتێک کە لەگەڵ ئەو وڵاتان نەگونجە پێم وایە لە بریەوەی قازانجی لێ بکات زەرری لێ دەکا. تەبایی و ناتەبایی لایەنە سیاسەکان و بەرچاوڕوونیان لەسەر خودی یاساکە و چۆن بتوانین ئێمە هاوڵاتیان ئومێدیان پێ بدەینەوە کە جارێکە بێنەوە بەردەمی سندوقەکانی دەنگدان. یاسای هەڵبژاردننی پارلەمانی عێراق ئەگەر چی لە پەرلەمان دەنگی لەسەر دراوە هێشتا یاساکە ڕەوانی سەر و کۆمار نەکراوە بۆی پەسەندی بکە دەنگی پێبدات چون گرێکوێرەیەک هەیە دەبێ بکرێتەوە. ئەویش ئایا هەڵبژاردنەکان فرەبازنە دەبێت یان یەکبازنە؟ ئاوەڕ عەلی گەلی کوردستان سلێمانی.